سڵاو بینەرانی خۆشەویست ئەم کاتە و هەم کاتێکتان باش. من محەممەد جەلیلم، بەرنامەیەکی نوێ دەنجی خەڵک لە شاشە جوانەکەی کەناڵی بادینان و پێشکەشتان دەکەم. لە بەرنامی ئەمجارەی دەنجی خەڵک باز لە کەمی کارەبای نیشتیمانی دەکەین، با بزانین هاوڵاتیانی بەردەڕاش لەسەر کێشەی کارەبا چیمان پێ دەڵێن. فەرموو بینێری ئەم بەرنامەیە بن. چۆنیت؟ خێر بێن برا. کەمی کارەبا چ کاریگەری کردوتە سەر ئیشی ڕۆژانەی خۆتان و کرێکەش؟ زۆر کارەباتان بۆ دێت؟ والله بەڕاستی زۆر تەئسیری کردیە. ئێستا حالیەن کارەبا 3 سعات کارەبای حام دێ، 6 سعات لێمان دەڕوا. ئێستا خۆم دەڵێم خوداندکانم خودام مەتحەمم پێویستیم بە کارەبای هەیە و مۆلیدەش قووەتی ناداتێ. ڕاستی ڤۆڵتیەی کەمە، قووەتی لە خۆیان کەم دەکەن، هاتا لێرە وەرەگە ناگریت، زۆر بەکەمی شت پێ دەبیت. یعنی من سەلاجەم ناوی پێکەم، دەبی وەردەی پێکەم داکو خەڵک ئێرە ساڵ دابنیشیت لە لایەشت کەش بپسی و غرات گەرم دەبی لەگەڵ ئاوی. زۆر دێتەوە پارەی کارەباگەر. دوکانداران زۆرن دەڵێن ئەندە جار فی 5 دەکرێت و فی 6 دەکرێت، وایە؟ طبعاً خوداندکانەکان بە عام ناوسیک فی 5 کرایە هەموو خوداندکان. بۆ ئەوە لەسەر حکومەتی دەوەستەوە، حکومەت ئەوای لێ کردیە. مۆلیدەی چەند دێتەوە بۆ؟ یە مۆلیدەی مانگ دەزانیت ئەو مانگەی 10,000 هاتیتەوە، بەس مانجێ بێتن زیاتر دێتەوە، چکمێ کارەبیان زۆر کەم بکردیە. کارەبێ عام 3 سعات دێ، عام 6 سعات لێمان دەڕوە. بەشتان ناکە کارەبا؟ طبعاً ناوەڵا بەشمان ناکە. چی بکرێ بۆ ئەوەی ئەو ساڵانە ئەو کێشە ڕوو نەدا؟ یعنی هەموو ساڵانە هاوینان ئەو کێشەتان هەیە وەنیە؟ هەموو ساڵ هاوینان ئەو هایە، هەموو ساڵ. طبعاً داواکاریمان لە حکومەتە کێشەکەمان لۆ چارەسەر بکە کێشەی کارەبا. و هەمیانیش دێنە سەر تەلەڤیزۆن دەڵێن دەکەینە 24 سعات و 24 سعاتش نییە لە گۆڕێ، تەنیا 3 سعاتە نە 24 سعاتە. ئەنی وەرزی هاوینە ئێستا خەڵک پێویستی بە کارەبایە بۆ خۆ فێنکردنەوەی کارەبا نەبێ خۆی بەچ بێت؟ وەڵڵی چت بلێمێ خەڵک ئەگە کارەب نەبیتن چ بکە؟ ژیان یعنە نییە. خەڵک پێویستی بە کارەبەیە، نەبەس ئەو تشتێ دکانە، یعنە ماڵ منداڵی گچکە هەیە لۆ ماڵ، یعنە منداڵی کارەبای ماڵیش کەمە هەیە نەخۆشی هەیە لە ماڵ پێویستی بە کارەبێ 24 سعات. کارەبای ماڵانیش کەمە، پارەکانی زۆر بۆ دۆیتەوە. طبعا هەر یە ماڵان خراپترە، بالخازێ مۆلیدەی یە ماڵان خراپترە. ئێمە دکانە تیجاریە سعات 9 پێ دەکا هەتا سعات 12، بەس یە ماڵان ئەگەر کارە ببڕێتن عام بچتن دەکاتە 24 سعات. ئەمپێری ماڵان یە مۆلیدەی زیاتر دێتەوە. مانجی دیکە چەندتاندا بوو پارێ مۆلیدە؟ یە مۆلیدەی مانجێت ئەمپێر بە 11,000 بوو، 11,000 12,000 بوو. زۆر نییە ئەو پارەیە؟ طبعاً زۆرە بۆ بێئیش و کارێ و بێمەعاشێ. طبعاً ئیش نییە، کار نییە، چت بلێمێ برەژە وەزعەکە خراپ بیە. وڵی بەعام خەڵک دەبێت چاوەڕێز زۆر خراپتریش بکات، ئەوە هەر هیچ نییە. بەڕای من خەڵک شایانی زۆر خراپتریش، لەبەر خەڵک خۆی ئەم حکومەتە ئەم ئیشە ئەم نیزامی هەڵبژاردووە، کەس لە خۆیەوە ناتوە، کەس لە خۆی حکم دەکات لەسەرت، خەیری خۆت هەڵبژاردووە، ئیتر
هیچ قسەیەکیشم نییە بیکەم پێشتم گوت ئەم خەڵکە شایانی خراپتریش نەک لە لەسەر کارەبە ئەوە بنزین ئەوە نەوت ئەوە موچە ئەوە هەموو شتێک باشە پێدوانیە کێشەکان چارەسەر دەکرێت هیوایەکردنەوە پێشان چارەسەر پێشتریش جارێکیان مقابلەی منت کرد بە تۆم گوتی بوو دەڵێن چا دەبیت بەس دڵنیا بن خاوەنی ئەمانە بن چا نابیت چونکە هەر دەڵێن چا دەبیت کەی تا بمرم من تەمەنم گەیشتە 30 بان لەسەرەوە لەوەتی هەم هەر دەڵێن چا دەبی چ چا دەبی نازانم هەرەوەی ئاواتمان لە گۆڕایە ئاواتمان هەموو ئێستا گەنجەکان لە گەنج بپرسە ئاوات چی ئەڵێ ئاواتیان هاندەرانەیان بمرم هەر ئەو ئاوات هیچ کەسێک تاکە ملەتین ئێمە لە جیهاندا حەز بکەین خۆمان نەوت فرۆشین تاکە ملەتین لە جیهان حەز دەکەین نەوت هەرزامێت لەبەرەوەی شتەکان هەرزامێت ئێتر لە دنیادا بۆ نمونە ئێستا گەر تورکیا باس تورکیا بکەین ژیانیان لەسەر گەشتە ئاواتەخوازن خەڵک زۆر گەشت بکە بۆیان بەڵام ئێمە نەوت فرۆشین ئاواتەخوازی نەوت هەرزامێت لەبەرەوەی کە نەوت گران دەبی ئێمە زەلیلتر دەبین هەر ئەوە ژێرەوەمان پڕنەوتە و خێر و بەرەکەتمان زۆر بۆ خەڵک بۆ ئەوان نەک بۆ ئێمە چی بۆ ئێمە ناوە نەوت بە 20 دلار و بە 30 دلار بوو موچە هەر بە تەواوی نەدرا ئێستا بە 123 هەر موچە نادرێ و هەر ئەشیا گرانە و بنزین گرانە و کارەباکە وەکو پێویستە کارەبا نەوەڵە کارەبا وەکو پێویست نییە و ئەگەر بڵێن مۆلدەکەش وەکو پێویست نییە مۆلدەکە سێ چوارم پێرمانە هەرمو بەردێک هەل دەکەین یەکسەر سەرکرد دەکەین کرێکەشی چوار قادە کورار حامەکەشی وەتانیەکەشی زۆرە کرێگە لەبەرەوە ئێمە دوکانداری فیشەشە نازان پێنجە سپلیتی هەل دەکەم وا هەز دەکەین عین 5-6 سپلیت پێ ئەوش زۆرە وەڵی کرێکەکەی زۆرە باشە ئەو کاریگەری ناکاتە سەریشی ڕۆژانەی خۆتانەوەکە چی شەشی وا دەکەن چۆن کاریگەری ناگای چی بکەنی خۆ ناچین سوال ناکە مەزبوری نیتر بەڕێکردنە بەڕێکردنە در کردە و خواردەوەی کاری باش ینی لە ماڵانی وایە کێشەی کەمی کارەبەت یان تەنها بۆ دوکاندارەکان وایە وەڵی وەکو فی 6 و 5 لە ماڵان وانە تەنها لە شوێنی ئیشکردن یان شوێنی بازرگانیکردن فی 5 و 6 کێشانە دووبارە دەبنەوە هەموو ساڵانە دووبارە دەبنەوە تا پێستا کێشە چارەسەر نەکراوە دەبینین تەنها لە وەرزی زستان بێ یاخۆ لە وەرزی هاوین بی کێشەی کەمی کارەبا سەر هەڵدەدا هەموو جار لەگە دەگاتە پاییز تر خەڵک زۆر مبەر سپلێت و با بڵین هیتەر و شتانان ناکات کارەبا تۆزێ باش دەبێت دەڵێت تەواوی تر چارەسەرمان کە دەگاتە زستان کێشە دووباردەوە بەهارانیش کە تۆزێ کارەبا زیاد دەبێت بە هەمان شێوە دەڵێت کێشە کارەبا زیاد بەڵام هاوینان ئەو خۆرێتەوە بێش خەڵک پێویستی بە کارە بۆ خۆ فێنکردنەوە زستانانش پێویستی بە گەرمکردنەوە ئەگەر گاز نەبێ باڵێن نەوت نەبێ خۆی بەچ گەرم وەڵی پێویستە بەدار و کار سپلت نەبێ بەس خۆ فێنک هاوینان بە کارتۆن باشین لە خۆ گەز زستانانش کارتونەکە بستێنی خۆتی بێگەرم وارە دەڵێن پارەی مۆلیدێ زۆر دێتەوە یعنی زیاتر ڕاستە زۆرش دێتەوە بەخوایستا مانجێت پارەم نەبێ بیدەمی بازار کەمی بازار و پێری زیادە ڕاستی زۆری زیادە ڕاستی لەسەر بخۆی بازارەکەنێ و معاشش کەم دێتوان کاو ئەو باسەوەزەکەی کە ئەنگۆفی 5 کرا و 6 کراوە کارەبای نیشتیمانی ڕاستە دوکاندارەکان ئەمی کارەبای زیادە لەگە مار زۆریش فەرق دەکە یەک مالان فی یەک بێ دوکانە فی 6 و 5 کەمتر نییە ڕاستی ئێوە چیتان هەیە ناوەڵات چیمان بۆتان دێتەوە بەخوا یاریەکەم کارەبا ئەمی هەرێک کەمی دێتەوە 6,000 مەتان کاتیتەوە هەرێک کەمی ئەرێ بەخوای هەرێک کەمی پێ دەکەیت تۆ وەڵڵە خۆ سبرێتش پێ ناکەم پێ خۆ سبرێتەکەش پێ ناکەم ئەو گلۆپانەمە و خڵات زیاتریش چی تر نیە زۆر نییە بۆ ئێوە کە دەبینی کار و کاسبیتان نییە کە بخۆی بازار نییە بازارەکە سەفرە هەگای باولا چەند دێتەوە منش دەیدامی بەس بازار نییە و دێتەوە وەڵا تاکە لە 6,000 کەمتر نەدا هەکەم وەیلۆنەک و تشتا قەرداری دایرێک کارە با منم دایت لەبێ بازاڕی ئەگەوی منش دەیدەمەوە دایرێک کار بە هەم سەرمانجی دەیدەمی 6,000 دێتە چ خوا قەبول دەکەم کارەبەکە 3 سەعات دێت لە سوبانی وەست لێرەمە تا کە 3 سەعات
باشە وەرزی هاوینە خەڵک پێویستی بە فێنکردنەوە زۆرش پێویستی بە فێنکەوەرەوە سبێت مادەر کارەبای باشبی هاوینە دنیا بەشە تەحملاکە لەو گەرمە لە دەری بەو کارەبی مولدەیە بلا سێم پێوی کارەبی مولدەش گرانە 12,000 دەدەی 18,000 زیادە 15,000 برین کارەبی مولدە تاسیری هەموو توش دەکا لەما مالە دیتیکا دوم پێسێن پێ دەکێشی لۆمانەتانی ئەوژە مەردە پێ دەکەل و ماڵ و مندالی خۆی پارەی نێ پێ زیاد بکە ئەوش دەکەمی کارەبای عامە ئەگە هەبی خەڵکەکەمی پێ دەکە پێوانە ساڵانە و کێشە دووبارە دەبتەوە هەموو ساڵێکە و کێش هەموو ساڵەگە تشتە بەردەوامە هەموو ساڵە و بەردەوامە ساڵ بە سا دەڵێ خۆزگەم بەپار والله حکوومەتی ئەو دەوەستێتەوە هەدە لێ ئەوەی خەدەێ کە لە چ کردەوە پار ئەدی پاو کارە بە دەستە چێن دەری ئەوەیە کە لە چ کراوە ئەدێ کارە بە دەستە چێن دەری پار وڵی تەسیری لەسەر خەڵک زۆرە بەڕاستی چکە لەبەرەوەی لە وەرزی هاوین کارەبای ڕێسی خراپ دەبیتن ئەم پێری مۆلدەی مانگانەی 18,000 و 20,000 و تەسیری زۆر لەسەر خەڵکەیە لە دستانیش بە هەمان شێوە تەسیری زۆر لەسەر خەڵک وڵی کێشەکان ساسن هەموو ساڵێک هەروە بووە ڕاستی خەڵک بێزار بووە لە گۆزای کارەبایی چکە لەبەرەوەی بژێوی خەڵک هاوینیان لەسەر کارەبای دستانە لەسەر کارەبای ئەگەر تو ڕۆژانە 10 ساعت کارەبات نەبیتنی یاینچ پێویست نییە ناوەڵا کارەبا وەکو پێویست نییە ناوەڵی لەو سنووری بە تایبەتی لە سنووری کارەبا وەکو پێویست نییە هیواداری ئاورێک لەو خەڵکە بتنەوە ڕاستی نی خەڵک بژێ لەسەر کارەبات دکانی یا ئیش و کاری خەڵک بەڕاستی بە تایبەتی هاوینیان زۆر لەسەر کارەبایە هیواداری ئاورێک لەو خەڵکە بدەنەوە باشە چەند گرنگە ئەو کێشەکان چارەسەر کرێ دووبارە نەکرێتەوە وڵی گرنگە زۆر بەڕاستی زۆر گرنگکە ئەو شانە چارەسەر بکرێتن ئەگەر شەی کارەبایە کێشەی ڕێگاوانە ئەو شانە بەڕاستی خەڵک پێوەی نالێنیتن ینی ساڵک نییە دو نییە سێ نییە ئەنی هەر فەسلی هاوین بەدەست کارەباوە دەستان بەدەست کارەباوە ینی خەڵک هەمووی ئیش و کاری لەسەر کارەبایە ئەگەر تو ڕۆژانش 10 ساعت کارەبات نەبێتن یانی چ بەتایبەتی ینی مەولیدا محقولە ینی مانجی 20,000 بدەی مەولیدەی 18,000 بدەی مەولیدەی یە خەڵک معاش نییە وەزەکەشی کەم کراوەتەوە هەر بەتایبەت وەڵتیکەش کراوەتەوە هیچی پێ بکەیت و وارێکسە سر کردەکە هەری ناتوانانی سپریتەش پێ بکەیت سرکێت دەکاتن دەبیت چاوەڕێ بکەیت تا سرکێتەکە لەوێ لەوە دەنەوە یانی زەمات دایی دنێرن دەبی 10,000 بدێتە بە قادرمەی بەسە دەکەون سەر سرکێتەکە لەوە دەنەوە خەڵک بژەی هەم لەسەر کارەبایە ئەی چی بکە معاش نییە ئەوەتەوە ئاین چل ڕۆژزارێک معاشی وەدەگەرە معاشی 500,000 دینارە 6 بداتە حەقی کارەبای و مەولیدەی و 20 بداتە حەقی ڕئیسی و یانی ڕاستی هیواداری ئاورێک لەو خەڵکە بداتەوە گرنگە کێشەکان بەم دوایانە چارەسەر بکرێت ئارێوەڵی لە هاوینان تووشی و کێشەی نەبێت لە زستانان تووشی و کێشەی نەبێت ئارێ وڵا گرنگە بە تایبەتی کارەبا کارەبا زۆر ئەساسە خەڵک ئیش و کاری لەسەر کارەبایە ئیش بە تایبەتی لە گوندەکان ئەنی زۆر لە گوندەکان زۆر کەزێ شینایی کردیە بە غەتاسی کارەبا نییە بە تایبەتی سەوەرزی برنجە ستاوەرزی برنجە بە تایبەتی خەڵک ڕۆژانە پێویستی بە حەلقەن 5 ساعت کارەبای هەیە یعنی ئیشکاری گوندەکان بخۆیم لەسەر کارەبای ڕئیسی هەموو لەسەر کاری مەولیدە تۆ خۆ لە قاری مەولیدەت نییە هەر کارەبای ڕئیسی ڕاشەوە بەڕاستی پێویستە ئەوکمەداڕێک لەو خەڵکە بداتەوە ڕاست دەکەی بڵێ ئێستا کێشەی کارەبا 24 ساعتە بە مۆلیدەوە 24 ساعتە بەڵام ڕئیسیەکەی لەو 24 ساعتەی 12 ساعت نییە ئەویتر مۆلیدە پڕی دەکاتەوە ئەوجە مۆلیدەش بەم هاوینەوە
گیرمان خواردووە بە دەست لێدانی سرکێتەوە ئەوەندە سرکێت لێدەینەوە لەوانەیە کابرا زۆر جار سەلاجە و مزەمیدەکەی دەسووتێ ئەوە هەزارێن بخۆم وەکو بخۆم هیچ سەلاجە و مزەمیدە و شتانە نادەین بە مۆلیدە نادەینەوە ئیش ناوەڵی ئیشی پێ ناکەی هەر کاتێک کارەبا ببێت بە مۆلیدە سەلاجە و مزەمیدەکەی دەکوژێنینەوە تەنها مبەڕی دەکەی بەزەوەی فێنک بینەوە بەویش مەمنونین ئەگەر میێوان بێ لەوانەیە ئەگە ببێت بە دوسێ غورفەی کە بەڕێدەی لێبی بەڕاستی تەعامل ناکە یانەوەتە دەبی بیکەی بە 10 ئەمپێر 10 ئەمپێریش سەرمانجی کرەیەکەی دێتەوە 150 نزیکە لە 200,000 10 ئەمپێر هەبی بەڕاستی ئەگەر ئەمپێری 15,000 بێتەوە 150,000 دیار یعنی بژێوی ژیان سەختە لەلایەک بەس کارەبانیە تو بەس بە کارەبای غاردە لەوانەیە کابرا کرێ چیبی بە کرێ غاردە بە بژێوی ژیاندا داگەرن خۆشیشتە بێت سوبحان الله لەو هەرێمەها قورت بەسەری دەبی باشە پارەکەی کرێ مۆلیدەش گرانە زۆر دێتەوە بەشی زۆر خەڵک گلەی لەوە دەکە دەڵێ زۆر دێتەوە بحکمیەوەی کە مۆلیدەکان زۆریشی پێ دەکەن بەڵێ بەڕێزم ئەگەر حەسەب ئەوەیە ینی چەند ئەو مۆلیدەیە زیاتر ئیشکە زیاتر دێتەوە ماقولە مۆلیدە لە سەعات هەفتی ئێوارە ئیشکە هەتا سبەینێ سەعات هەفت ینی ئەو دەکەتە 12 سەعات وانە ئەگە 12 سەعات ئیشکە ئەویش حەقی خۆیتی ینی لێرەوە حکومەت ینی هاوکاری ساحب مۆلیدەکانیش ناکە ئەگە هاوکاریان بکە ئەویش ئەمپێری لەسەر خەڵک لەسەر گازی بەگران دەکڕن بەڕاستی حەقی خۆیانە ئەخر لتری گازی بە 1000 دیناری حەقی خۆیتی معقولە غەنی کابرا 12 ساعت دوو بدەیت سەری مانجش بێتەوە بێ 5,000 ناوانیە بەلای کمی 10,000 دێتەوە یعنی لەوانێ زیاتریش حەقی خۆیانە ئەگەر لێرەوە حکومەت هاوکاری ساحب مۆلیدەکان بکە گازیان پێ بدە ئەوانیش کرێ لەسەر خەڵک خەرزان دەکەن پێدوانی ئەم کێشەیە دووبارە دەبێتەوە هەموو ساڵێک لە بێتەوە کێشی کەمی کارەبامانەیە لە زستانان بە هەمان شێوە کێشەکان دووبارە دەبێتەوە چارە کارەبایمە بەڕێزەکەم بەس باران پاییزان باران ئیشما پێ نیە دەچینە دەرێ کارەبا هەیە پاییزانیش شەوایەکە خۆشە هیچ کێشەی نییە بەڵام لە هاوین کە ئیشت پێ لۆ فێنکەرەوەی نییە لە زستان ئیشت پێ لۆ گەرمکردنەوەی نییە یعنی چی ئەنی سوودێکی لیوە ناگری و نە دووبارەش دەبێتەوە 1000 بارش دەبێتەوە هەموو ساڵێ و ئەو قەیرانە بەردەوام دەبێ هەتا ئەو کوردە لەسە حکوم بێ مەگەر خوای گەورە ڕەحمێک بەو ملەتەی بکە ڕزگاری کە و دڵی بەرپرسەکان نەرم کە و خەمێک لەو ملەتەی بخۆن هەر داواکاری ئەمە هەموو ساڵێ داواکاریە دووبارەی دەکەنەوە داواکارین هەنی ئەو داواکاریە بچی ئێدە دەزارێک بەدەنگ ئەو خەڵکەی وەرن ئێوە خەڵکە چی دەوێت کاکە خۆ ئەو خەڵکە دژی ملەتی خۆی نیە برای من وانە وەڵا خەڵک نانی دەوێ ئاوی دەوێت کارەبای دەوێ یعنی بژێوی ژیانێکی سادەی دەوێت سادەی داوای هیچی شتری نەکردەوە بەخوای ئەم ساڵە کێشەکە چارەسەر پێ بۆ ساڵی داهاتوو دووبارە نەبێت هەر بە هیواین سەدان زار هەر بە هیوای ئەوەی هەر دووبارە دەکەینەوە بە هیوادارین ئەجە نازانمە هیوادارە چا دەبێت چا نابێ مەشەر هیوادارین داوا لە خوای گەورە دەکەین بنە تا ڕادەیەک کاریگەری هەبووە دەبینی کارەبی عام لەولا کەم دەبێتن مقابلی مۆلیدە زیاد دەبێتن کە مۆلیدە زیاد حتمما خاون مۆلیدە پارەکە زیاتر دەکاتن چەند کاژمێر زیاتر وی پارەکە زیاتر دەکاتن یعنی لەم لاوە هە خسارە و لەو لاوەشە خسارە لەو لاوە کارەبی عام تا ڕادەیەک ئەوە علەساس کرایتە ساعات کەمتر دەبێتەوە بەڵام بەعکس ئێستا کاربی کەمتر دەدەن ئەوان ئەو پێوەریان گرێدا گوتیان دەبێتە 24 ساعت نەک 24 ساعت بە مۆلیدە و نەبوو 24 ساعت کاریگەری دەکاتە سەر ئیشی ڕۆژانەی خەڵک دوکاندارە ئەوانەی کە لە ماڵە نەخۆشیان ئەکید ئێستا مەقسەد ئەمن و دوکانە ئێستا 4 ئەمپێر مۆلیدەمان ڕاکێشەوە هەر ئەمپێری 11,000 زۆر دەکاتن 4 ئەمپێر بۆ دوکانێکی ئەوە زۆر دەکاتن بەڕاستی یعنی خاون مۆلیدەکان تا ڕادەیەک حەقی خۆیانە کە دەبینن کاری وەتانی نادر عام نادرێتن لەولا دەبێەوە زیاد بکاتن کاتژمێر ئەو زیاد مۆلیدە زیاد بکەن ساعتەکانیش کارەبای نیشتمان دەڵێم هەم کەمە و هەم هی دوکاندارانیش فی 5 و 6 کراوە چۆنیانی ینی هەم کارەبای نیشتیمانی جارانی 5 و 6 کرایە پارەکەی کارەبای
کارەبی عام سەیدا بە عام ئێستا دوکاندارم فی نەکفی احتیمالە فی 4 و 5 بۆ سەر دەکرێتن ماڵان 10,000 بێتەوە هەیە خاوەن دوکانەکان 50,000 دێتەوە ئەوش نەعەدالەتی دیە لێرە بەڕاستی یعنی بەڕاستی نەعەدالەتیە خاوەن دوکانێک وەکو ماڵێک بەراورد نەکرێتن ڕاستە دوکانە کابرا بابڕ ڕستقە بەس نابێت ینی بەو ڕادێ بێتن فی 4 فی 5 بێتن کە دەبینی دەڵێن زۆر جار دوکاندارانی بەردەڕەش مەقارنە دەکەن لەگەڵ پارێزگایەکانی دیکە وەکو هەولێر و دۆکە ئیش و کارەکان ینی بە هەمان شوێکات کە دەبینی لە بەردەڕەش ئیش و کار کەمترە خەڵک کەمتر بەعکسەوە بەعکسەوە تو قەزایەکی بچکۆڵانە دەینەیە ئاستی پارێزگایەکی وەکو پارێزگای دۆگیان وەکو پارێزگای هەولێر یعنی پێوەریشی زۆر خاڵەتە پێوەریشی زۆر هەڵەیە یان هیوادارم پارێزگای دهۆک و هەروە بەڕوبەراتی کارەبا بە دواداتونێک بکاتن بۆ ئەم کەیسە بێتەوە و کارەبە چارەسەر بکاتن خەڵکانێکی زۆر گلەییان هەیە بەڕاستی هیچ لەوە ڕازی نین لە دایرەکان ڕازی نین بەداخەوە بەڵێ بینەرانی خۆشەویست ئەوەی گویستی بوون ئەمە ڕاوبوچوونی هاوڵاتیانی قەزای بەردەڕەش بوو لەسەر تەوەرەکەی ئەمڕۆکەمان سپاس بۆ ئێوە کە بینەرمام و سپاس بۆ هاوکارم جەلال گۆران کە دیمەنەکانی بۆ ئێوە گواستەوە تا بەرنامەیەکی دیکە و تا تەوەرێکی دیکە ڕۆژی خۆشەویستیم قۆبڵکان بەخوای گەورەتان دەستپێرم خواتان لەگەڵ